جابینەرانی خۆشەویست لەو دوو کامێرەمانەکان پێم بەڵێنەوە ماشەڵڵا هەر خەریکی خواردنی بەس تر یەکەم بەرهەمی خاز یاخود کاهووە یەکەم بەرهەمەوە نییە کاک یەکەم بەرهەمە ماشەڵڵا زۆر بەلەزەت و زۆر ئاودار و زۆر شیرینیشە مامۆستا ڕەوەند جەنابەت با سەرەتا لەوە بپرسم چەند دۆنم ئەرزت کردووە بە خاز یا کاهوو خوا نزیکەی 45 زۆنمە بێ ئەو ئەرزەی کە ئەبێ بکرێ بە خاز بکرێ بە کاهوو ئەبێ ئەرزێکی چۆن بێ وەڵاهی نابێت چەوی زۆر بێ دەبێت گڵێکی چاک بێ لە لمیش بۆ زۆری نابێ لمی زۆر بێ ینی نابێ قومی زۆر بێ نەوەڵە ئەبینم ئەرزەکە هین خۆڵەکەی مەیلە و سپاتە مەیلە و سپیە خۆڵی سوور نییە بڵێن وەک قەسپۆکی سوور باش نییە ئەو گڵە زۆر باش ئێمە چەند ساڵە و 20 ساڵ بە زیادەوەی وا لێرەکەین هەموو ساڵێک ڕقەمەک دەرچوو ئێستا سەرەتای دەرچوونی کاهووە نییە بەڵێ بەڵێ ئێستا هیچ بەرهەمیەوە هیچ لێکراوەتەوە هیچ ڕۆیوە بەخوای لە هەندێک شوێن ڕۆیشتووە بەس کەم تازەوا پێگایتر لەم هەفتەیە لە پاشی جمعەوەی ئینشاڵڵا بە تەواوەتی پێگە کاهوو پێویستە ئێوە کەی دای بچێنن بۆی ئێستا پێ بگا بەخوای ئیتر لە سەرەتای مانگی هەشتەوە تۆیەکەی یەکەین با تەواقە تۆیەکەی یەکەین ئیتر لە دەی نۆ بە دواوە ئیتر ئەی چێنین بەس ئەوەز بێ لە 29 لێ بدرێ بۆ دواوە زۆر چاک دەرەچێ باشە ینی کەواتە ئێوە سەرەتا ئەبێ شەتڵیکەن دوای شەتڵەکە بێنن لێرە بەڵێ سەرەتا تۆیەکە بچووکە ئیتر زۆر ناڕەحەتە بۆ گواستنەوە سەرەتا دەبێ شتڵیکەی دواتر دێگوازیتەوە چونکە ئەو کاهوەش دەبێ بینی وەکو یەکتری نەبێ بڵێن زۆر نزیک بێ لێکەوە نابێ زۆر دووریش بێ ئەوە بەرەکەتی نابێت دەبێت بە شێوازێکی جوان دایچێنیت کە ئەوی شتڵەکە ئەگەر نەبێ بە تۆیەکە زەحمەتەوە کات سەرەتا شەتڵەکە بێ لە ژەر لایلۆ نابیکەن نانا پێویست بۆ ناکە ئێستا کاتی گەرمای و سەرما هیچ شتێک نییە ئیتر هەر لە دەرەوە ئەیکەیت و هیچ مشکلێکی نییە ئێستا بەبەسم سەرەتا کە هیچێن وەکو تۆ تۆکە پێویستی بەوە نیە لە ژەر لایلۆ نابێ و کاتە سەرما نییە ئێستا نا ئەوە لە کاتی مانگی 1 و 2 ئەو کاتە تەبەقا چێنرێ بۆ خەیار و بۆ شووتی بۆ کاڵک و ئەوانە ساردا بەس ئێستا لەخوا بە زیاد ئەوە نییە گەرمە جەوەکە هەر لە دەرەوەی کێنین و هیچ مشکلێکی نییە تۆ وەزم زانکۆ تەواو کردووە و ئێستا خەریکی فەلاحەتی چەندێک ئاسوودەی بەمیشە وەڵی منەوە تقریبان لە 2012ەوە زانکۆمان تەواو کردووە لەخوا بە زیاد بێ هەر لە باپیرانەوەی شەمان هەر کردووە ئەوە نین سەرەتا دەستمان پێ کردبێ لەخوا بە زیاد زۆر پێ ئاسوودە چ بەشێکی تەواو کردووە چ بەشێکی خوێندووە وەڵا بە حساب ئیدارە اقتصادم تەواو کردووە بەڵام پەیوەندی بۆش خۆشمەوە هەیە ئمە دەرسێکمان هەبوو بە اقتصاد زراعی ئابووری کوشت و کاڵی ئیتر ئیسفادەمان لێ کردووە باشە الحەمدولیلا بابزانم تۆ بەس کاهوو چاندووە بەس کاهوو بەرهەمی تۆ بەس کاهووە بەخوای لە ئێستا بڵێن بۆ زستانە کاهوو بڕۆکلیمان کردووە لەگەڵ کەلەم و تازەش قەڕامیتوان چاندووە کە لەرژمێکرێەوە نیە لێرە بەڵێ هەموو یەکتی